مەڵەغانە ئەوە دەستکە مەڵەغانە ئەوە کەلەمچەیە ئەوە ئەڵقەیە قوربانیەک چێشت و گۆشتیان دەخوات پاش نوێژێت بەزەر دەبوونەوە ئەو شەرعەوت پەڵا و شەرعەوت کەسا ئێستاش دەستگا هاتووە کە سێچەرخەی پێ دەڵێن بۆی گیادرونێ خەڵکی ئێستا هامەشوەیەک دیش ناکەن خەڵکی ئێستا زۆر بێڕۆمە دەگەڵێکدی برا ناستە ماڵێ برای قوربان ساڵان حەوت ماڵ هەشت ماڵ پێکەوە ڕێک دەکەوتن پەڵا بە پەڵا ئەو ژیان دەدروی نێوڕۆێش جیسکێکیان دەکوشتەوە قوربان یەک چێشت و گۆشتیان دەخوات پاش نوێژێت بەزەر دەبوونەوە ئەو شەرعەوت پەڵا و شەرعەوت کەسا شەرعەوت پەڵان گەرم و جیا و زوو ئەوە هەبوو بە ماڵەغانیان دەدروی زۆر بەخۆشی ئەو جەلمەعیبەت و خۆشی و ناخۆشیان بەیەکەوە بوو هامەشوەیەک دیان دەکرد خەڵکی ئێستا هامەشوەیەک دیش ناکەن خەڵکی ئێستا زۆر بێڕۆمە دەگەڵێکدی جا ئەو لادیانە ئاوا بەو جۆرە هاتبوون لە ژێڵە ئاوا هەرەوە زیان پێکەوە دەکرد و یارمەتی یەکدیان دەدا ڕوح و ژیانیان یەکتری بوو ڕۆژێت جارێکیان یەکتری دی بادەنا شەوێنیە داگوت کۆوە بن لە ماڵێکی دادەنیشتن شەو چ لەو ئەوان دەخوات زۆر بە خۆشیان ڕادەبار بەڵام ئێستا بەداخەوە برا ناستە ماڵێ برای کەس یارمەتی کەس نادا کەس ئاوڕ لە کەس ناداتەوە بە زەبری پارەش باوەڕکەی دەگەڵ کابرای نهات گیادرون بە پێی کات و کەش و هەوا دەگۆڕێت ساڵی وایە خۆشە زووتر دەدروێت وایە لە 24 لە 24 دەست پێ دەکەن ئێستا ماوساڵ احتیمالەیە لە 24 دەست پێکرابێت ئێستاش کە 25 زۆر کەس لە لای خوارێ گیای درویوە بە شوێنیش فەرق دەکات شوێنی کوێستان بێ و گەرمین بێ ئەویش فەرق دەکات ساڵ و زەمانن بە مەڵەغان بوو بە مەڵەغانێ دەیاندروی ئێستاش دەستگا هاتووە کە سێچەرخەی پێ دەڵێن بۆی گیادرونێ ئێستا لە گوندەکاندا ئەنی ماڵغان بەکارنایە ناوەڵە زۆر بەکەمی بۆ شوێنێکی یەگەرەوە دەستگا نەیگرێتنا هەر بە دەستگای دەدروێت مەڵەغان باوی نەماوە زۆر بەکەمی ئەو مەڵەغانەی کە پێکاتوە ئەوە خۆی مەڵەغانە ئەوە دەستکە مەڵەغانە ئەوە کەلەمچەیە ئەوە ئەڵقەیە ئەلەوانە پێکاتوە ئەو نەفەرانە دەتوان بیکێشن چوو قەوەتی خۆی دەوێت مەڵەغان دەبێت زۆر بە قووەت بی لێزانینی دەوێت ئەو نەفەرانە کە لێ شارەزان ئەوان دەتوان مەڵەغان گێڕن ئێستا کە بەکەمی دەگەڕێ 4-5 کەس خڕ دەکەنەوە 5-6 کەس دەدرون پاشی 10 ڕۆژی دی ئەگەر خۆش بێ خری دەکەنەوە پاشی 15 ڕۆژی دی 20 ڕۆژی دی لێ دەکرێ بە هەرەوەس خەرمان کورد دێ هەمیسان نیوڕۆیە داوەت دەبن لەو ماڵەی کە جاکەی بۆ دەدروێ باقی دیش مەکینە ئازرە 4 کەس 5 کەس دێن ئەوی مەکینەی پڕ دەکەن لە جاودەیبەنەوە ماڵێ دەکاتێنەی دەکەن ئاوە بەو جۆرە ئەو جا دەدروێت و هەڵدەگیرێت و دەستەوە ماڵێ